کەفیلەکان کەوتنە ئاشتی مێرولەکان پان دەبنەوە. قەت پرسیوتە کە چ سڕ و نهێنیەک لەوەدایە کورد لە ڕێکەوتنەکانیدا بە ئەندازەی شەڕەکانی خەڵکی تێدا ببێتە قوربانی؟ مەگەر دەگونجێت خەڵکی لە ئاشتیدا زیاتر ببنە قوربانی؟ لەم ڕاپۆرتەدا وەڵامی ئەو پرسیارە دەدەینەوە. دوای شەڕی براکوژی کە دەیان کەسی تێدا بوویە قوربانی، هەمووان داوای ئاشتیان دەکرد بۆ ئەوەی کۆتایی بە خوێن ڕێژی بێت و خەڵک بتوانێت ئازادانە بژی و کار و کاسپی خۆی بکا و ژیانێکی شەرەفمەندانەی هەبێت. هەرچۆن لە کۆتاییدا لە هەرێمی کوردستان هەردوو حیزبی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان دوای ساڵانێکی زۆر لە شەڕکردن، دوای ئەوەی زانیان کە مەترسیان لەسرە و یەکتریان بۆ ڕەش ناکرێتەوە، بڕیاریاندا بە ناوگژی ئەمریکا لە واشنتۆن ڕێک بکەوت. لەو کاتەدا کە خەڵکی بە هیواوە لەم ڕێکەوتنەی دەڕوانی و بە ئومێدەوە سەیری داهاتووی دەکرد کە ئاشتی بڵاو ببێتەوە. بەڵام ڕاست لەو کاتەدا سنوورێک لە نێوان هەردوو هێزەکە کێشرا و دێگەڵا بوو بە سنوورێک لە ناو یەک پارچەی کوردستاندا. چەشنی دیواری بەرلین، دیواری دێگەڵەش بوو بە ڕاستی حکومڕانی کوردی. ئاشبوونەوەی هێزەکان کە خەڵکی داوای دەکرد زوو ئەو هیوایی کوشت کە لە پێناو ئەواندا کرابێت، چونکە هەر لەو کاتەوە ڕێکەوتنەکە لە پێناو خۆیاندا کرا و بڕیاری 50 لە دابەشکردنی خەڵک تا خاک و داهات کەوتە بواری جێبەجێکردن. دوای ڕوخانی ڕژێمی بەعس سیاسیەکان لە یەک نزیک بوونەوە، بەڵام نەک بۆ دەستکەوتی نیشتیمانی، بەڵکو بۆ ئەوی لە کێکی نیشتیمان بەشی خۆیان برن. هەر کات لە هەولێر چالاکێکی مەدەنی دەفرێنرا یەکێتی بێدەنگ دەبوو، وەک چۆن ڕۆژنامەنووسێک لە سێمانی تیرۆر کرابە پارتی بێدەنگی هەڵدەبژارد. واتە ڕێکەوتنەکە پێکەنینی لە نێوان ئەوان بەدیهێنا و گریانی بە دیاری هێنا بۆ خەڵک. هەردوو سنووری حیزب بوو بە زەمینی سام و ترس. یەکی مانگی 12 ساڵی 2004 لە پیرمام کۆبوونەوەی هاوبەش لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستاندا بە سەرکردایەتی جەلال تاڵەبانی و مەسعود بارزانی ساز کرا. دوای تەواوبوونی کۆبوونەوەکە بە پێی گێڕانەوەی نەوشیروان مستەفا، مام جەلال و بارزانی لە بەرچاوی کامێراکان دوو فایلیان گۆڕیەوە و گوایە پێک هاتوون لەسەر سەرۆکایەتی عێراق و کوردستان. تەنانەت مام جەلال ڕێکەوتنەکەی نیشانی کۆسرەت ڕەسوول، مستەفا سەید قادر، عومەری سەید عەلی نەدا کە شان بوون لەگەڵی. نەوشیروان مستەفا دەڵێت مام جەلال هەموو خولیای بوو بەدەستهێنانی سەرۆکایەتی کۆمار کە بە درێژایی ماوەی هاوڕێیەتیمان ئەوە یەکەم جار بوو چاوی تەنها لەسەر یەک شت بێ و ئامادە بێت هەموو تەنازولێک بکات. دوای ئەوەی پارتیە و حەزەی مام جەلالیان خوێندەوە کاریان لەسەر کرد. هەرچەندە ماوەیەکی زۆر دەقی ڕێکەوتنەکەیان شاردەوە لە خەڵک، بەڵام دوای ماوەیەک توانیمان نوسخەیەکی دەست بخەین. دەقی ڕێکەوتنی پارتی و یەکێتی کە ناسراوە بە ڕێکەوتنی ستاتیژی. یەکێتی و پارتی لە پێناو بەرژەوەندیە نیشتیمانیەکان هێزەکان یەک دەخەن و لەسەر ئەم خاڵانە ڕێک دەکەون. خاڵی یەکەم لە هەڵبژاردننی کوردستان بە یەک لیست بەشداری دەکەن. خاڵی دووهەم لە هەڵبژاردننی عێراق کورد و پێگاتەکانی تر لەگەڵ حیزبەکانی تر دەخەنە ناو هاوپەیمانیەک. خاڵی سێیەم ڕێکەوتنەکە پۆستەکان بەو جۆرە دابەش دەکەن. سەرۆکی هەرێمی کوردستان بۆ مەسعود بارزانی، سەرۆکایەتی وەزیران یان سەرۆک کۆماری عێراق کە تا ئەو کاتە دیاری نەکرابوو بۆ جەلال تاڵەبانی، سەرۆکی پەرلەمان بۆ یەکێتی، سەرۆکی حکوومەت بۆ پارتی. هیوادارین هەمووان بە حیزبەکانیشەوە لە پێناو خەڵک و نیشتیماندا هاوکار بن. لە داهاتوودا ڕێکەوتنەکە بەم جۆرەی لێهات. سەرۆک کۆمار بۆ مام جەلال، سەرۆکی هەرێم بۆ مەسعود بارزانی، سەرۆکی حکوومەت بۆ نەچیروان بارزانی، سەرۆکی پەرلەمان بۆ عەدنان موفتی. پارتی چەند مەرجێکی بۆ یەکێتی دانا، لەوانە ئاسایشی شاری هەولێر بە تەنها لە لای پارتیە و ئەو سەرپەرشتی دەکات. لە عێراق جێگیری سەرۆک وەزیران و وەزارەتی دەرەوە بۆ پارتی. ئەمە ئەو ڕێکەوتنە بوو کە بە هیچ بڕگەیەکی باسی خەڵک و خۆشگوزەرانی تێدا نەبوو. تەنانەت پۆل بلیمەر حاکمی مەدەنی ئەمریکا لە عێراق لە یاداشتەکانیدا دەڵێت لە سەرەتاوە ترسم لە کورد هەبوو داوای جیابوونەوە بکەن، بەڵام بەلامەوە سیر بوو کە داوای بەشی خۆیان لە داهاتی عێراق کرد. واتە هیچ هەوڵێکی نەتەوەیی و نیشتیمانی نەبوو، تەنها پێبڕانی بەشێک بوو لەو کێکەی کە خولیای بوو. یەکێتی ڕۆ عێراق ڕۆشت و کوردستان و پۆستەکان بۆ پارتی بەجێمان لە ژێر چەتری ڕێکەوتنەکەدا. بەڵام پارتی کە سووربوونی مام جەلالی بینی بۆ سەرۆک کۆماری توانی ئەم پۆستانەش لە عێراق دەست بخات. جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران، جێگیری سەرۆکی کۆمەڵی نیشتیمانی عێراق، وەزیری دەرەوە، وەزیری کاروباری کۆمەڵایەتی لە کوردستان، سەرۆکی هەرێم و حکوومەت. ئەوەی پەیوەستە بە حیزبەکانی ترەوە تەنها تەماشاکار بوون و زۆرجار لەو کێکەی کە لە بەردەمیان دەمایەوە کەمێکیان بەوان دەدا و ئەوانیش لە پێناو ئەوەی ئەو نیعمەتیان لێ تێک نەدەن بە بێدەنگی دەمانەوە. هەرچی پەیوەست بە خەڵکیش بوو، وەک گۆستاف لۆبۆن لە دەروونناسی دەڵێت، سایکۆلۆژیای خەڵک ئاڕاستەکرا بوو. جەماوەر هەمیشە لەلایەن چەند کەسێکەوە ئاڕاستە دەکرا بۆ بابەتێک کە خۆیان مەبەستیانە و وانیشانی دەدەن کە لە پێناو خەڵکدایە.
ڕێککەوتنی ستراتیژی ئەوەی لە هەکبەدا بوو بۆ خەڵک چوونی ئەوان بۆ شاری خەونەکان و مانەوەی خەڵکیش بوو لە ناو قوڕ و لیتەی نیشتیمان.